ئەو کاتە و باش برایان و خۆشەویستان و کەسانێک کە ئەو کوردانی کە لە فنلاندە دەژین ڕووی قسەکەم لەگەڵێوەیە. هیوادارم ئەو شتانی کە دەڵێم بڕێک بە جددیان بگرن. ئەمن زۆرم پێ ناخۆشە لەوەی کە هاتووم لەو بارەیەوە قسە دەکەم، بەڵام بە ئەرکی سەرشانی خۆم دەزانم کە پێتان ڕابگەێنم بارودۆخی کۆرۆنای لە فنلاند زۆر 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 جددی و مەترسیدار بووە. خەڵکەکەەوە دەزانێت فنلاند وڵاتێکی ئەوروپایە هەموو شتێک کۆنتترۆل کراوە بە تەواوی، بەڵام شتەکەوان نییە لە کۆنتترۆل چۆتە دەرێ. دوێنێ بەرپرسێکی فنلاندی لە تەلەڤیزیۆن کوتی فنلاند کەوتۆتە سەر لێوی چەقۆی، یعنی شتەکە ئەوەندە مەترسیدارە کە ئەو وشەیە بەکارێناکتی فنلاند لەسەر لێوی چەقۆیە، کەوابوو ئەوەندە خەتەرە بارودۆخەکە ئەوەندە خەتەرە کە دەبێ ئاگامان لە خۆمان بێ. ڕێژەی خارجیەکان کە شاملی کورد و فارس و عەرەب و ئەفغانی و سۆمالی ئەوانە هەمان دەبێ، ڕێژەی خارجیەکانی یەکجار زۆرەوانەی تووشی کۆرۆنای بوونە. یعنی لە هەر 4 کەسی کە کۆرۆنای دەگرێ ڕۆژانە 1 نەفەری خارجیە، کەوابوو ئەگەر فنلاندێکی 5 میلیۆنی نەفەری لە هەر 4 کەسی 1 نەفەری خارجیە، نیشانەوەیە ئەمە دەیان بەرابەر و بەگرە BC بەرابەری فنلاندەکانیشە بە توش دەبین، چونکی ئەمە 100,000 نەفەری نزیک بە 100,000 نەفەر خارجی لە وڵاتەیە بە هەموو نەتەوەکانەوە. بۆ ئێمە یەکجار زۆرە، بۆیە ئەگەری ئەوەی کە ئێمەی خارجی لێمان بقەڵمێ زۆرە، ئەوەتان لەبیر بێ لە داهاتوودا بنپێیمە زۆر بۆش و ناخۆش دەکات، لەبەرەوەی کە لە داهاتوودا با کۆرۆنا تەواو بێ هێرشێکی زۆرمان دەکرێتە سەر، زۆر لە خزمەت گوزاریەکانمان لێ دەبڕن، هێرشمان دەکەنە سەر، لەبەرەوەی کە داهاتوودا لێکۆڵینەوەکان زۆرتر ڕووین دەکەنەوە، شتەکان ئاشکرا دەکەن کە خارجی توش بوونە. ئەوانە لەسەرەوە باوەڕن کە خارجی گوێ نادەن بە قسەکانیان. ئەوە هەتا ئێرە شتەکە وا دیار دەکات کە ئەمە بەڕاستی گوێ ناگرین. تکایە ئەو ماوەی مانگێکی دی قرارە واکسنەکەی بێت، تکایە هەتا ئەو ماوەی خۆتان ڕاگرن، بڕێک هاتوچۆی یەکتر خلاصکەن، لانی کەم میوانداریان مەچن، لانی کەم ئەوەندەی کە دۆست و هاوڕێشتی خۆ دەبێن دڵنیابن لەوەی کە هیچ نیشانەیەکی سەرمابوون، سەرماخوردگی پەسیوبوون و لەسەر نییە. ئەگەر شتێکی واو هەبوو تکایە مەچونە سەرکاری، مەچونە مەدرسەی، ئەگەر لە جێکی شوێنێک منداڵەکەتان ئەگەر بڕێک سەرمای بوو مەینێرنە باخچەی ساوایان و مەدرسەی، مەڵێن هیچی نییە بەس سەرمابوونێکی سادەیە. لە زۆر کەس وەکو سەرمابوونێکی ئاسایی دیار دەکات، لە زۆر کەسیش دەیخا یەک جێ دەیخا. ئەو کەسانی و نەخۆشییان دیوە دەزانن، ئەو کەسانی کە لە نەخۆشخانە و شتێمە لە نەخۆشخانان بە حکمیەکی کارەکەن کاری تەرجمەیە خەڵکی دەبینین. بەڕاستی شتێکی مەترسیدارە. هەر کەسێک کە نەیگرتۆ پێی وایە هیچ نییە، بەڵام ئەگە گرتی توش دەبی. کەسەکە لە ماوەی 2 هەتا 3 هەفتاندا 20 کیلۆ لە وەزنی دێتە خوارێ، یعنی هیچ نەخۆشیێکەوە لێ ناکە، کەوابوو شۆخی لەگەڵ پێ ناکرێت. تکایە ئاگاتان لە خۆتان بێ، تکایە ئەگە کەسێک لەسەر کارەیە بەڵام سەرمای بووە بە هاستەم نیشانەکانی پەسیو بوون، ئاوی لوتی دێ، کۆخەیەکی هەیە، هەرنا تۆزێک بێتاقەتە، با نەچیە بە دکتۆری بڵێ تەلەفۆنێ بکە بڵێ نەخۆشم، بڵاو نیشانانم تێدا، با نەچیە قەیدینە با ماوەیەکی حقوق و معاشەکەی کەمتر بۆ بێ، بەڵام لانی کەم ویژدانی ئاسوودەیە، چونکی بۆی هەیە کۆرۆنایە بێ، وەلی کۆرۆنا لە هەندێک کەسدا هیچ دیار نییە، بۆیە کۆرۆنایە بێ و بچێ 10 نەفەری دی توش بکە. تکایە ئەگەر دینتان هەیە، ئەگەر پێتان وایە دینتان هەیە، بە پێی دین و شەریعەت بەڕاستی کەسێکی دیکە لێوەی بگرێتەوە و ئێوە بزانن کە نەخۆشیەکەتان هەیە، یان ئەوەی کە ئێوە نازانن بەڵام نیشانەکانی نەخۆشکەی دێوەدایە، ئەم گوناحتان دەگاتێت. ئەمن پێم وایەوە قەتڵە ئەگەر ئەمن نەخۆشیەکەم هەبێ و لەبەر خاتریەوەی کە معاش و پارەم پێ بدەن بچمە سەرکاری و بڵم هیچم نییە، هیچم لێ دیانە، ڕەنگە سەرمابوونێکی عادی بێ. ئەگەر دینیشتان لێلانی کەم ئینسانەکان ویژدانیان هەیە، جا چ بە پێی دین بێ، چ بە پێی ویژدان بێ، بۆ ئێمە زۆر خراپە. ئەمن بۆ خۆم ئەگەر نیشانەی سەرمابوونم تدا بێ ناچمە سەرکاری، بۆی کە شاید جیرانەکەم کە پیرێکی 80 ساڵەیە لێم بگرێتەوە بمرێ، ئەوە من تاوانبارم بەڕاستی، ئەم دەمتوانی نەچمە دەرێ. بۆی تکایە ئاگاو لە خۆ بێت، تکایە پێش بەوەی بگرن کە بۆی هەیە دۆست و ڕەفیقەکەتان بیگرنەوە. بە پێ ڕۆژنامەکان زۆربەی خارجیەکان لە خزم و ڕەفیقەکانی خۆیان دەگرنەوە،
کەوابوو ینی پەیوەندیان هەیە، ینی هاتچۆکان گەرم و گوڕن، ینی هەروە میوانداری دەکرێت، ینی سەردانی یەک دەکرێت، ینی شەو نیوە شەو لەکن یەک دەمێنەوە. ئەو ماوە یەک مانگیری فەنلاندیەشێک لە وڵاتان دەبێت کە لە زووترین کاتدا واکسەنەکەی بۆ دێ، بۆیە تکا ئاگاو لێبێ، تکا بانیێومان نەکەوێتە سەر ڕۆژنامەکان و تەلەڤیزیۆنەکان. هەتا ئێستا نێوی خارجیەکان کەوتووە، بەڵام جارێ وایان نەکتووە کە بڵێن کوردن، بەڵام سبەینێ بۆی هەیە لێکۆڵنەوەکانیان ئاشکرا دەکەن، لێکۆڵنەوەکان هەموو دەدرێنە ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان، بۆی هەیە بڵێنەوە کوردەکانیش بوون، بۆی هەیە بڵێن بۆ نمونە ماڵێکیان لە ڕۆژنامەیە هەیشت دەڵێ لە یەک ماڵی میوانداری کراوە 20 کەسی لێبووە، لەو 20 کەسێ 8 کەس توش بووە. جارێ معلوم نییە و ماڵە کوردە هەڕە بە هەچیە، بەڵام دڵنیابن لە داهاتوودا لە ڕۆژنامەکانیداوێن هەیەمان دەبن، لە داهاتوودا فشارمان زۆر بۆ دێنن. ئەوەشتان پێ بڵێم لە خارجیانیش کەس هەیە مردووە، کەسمان هەیە بە کۆرۆنای مردووە، کەسمان هەیە تەمەنیشی زۆر زۆر کەم بووە، تەمەنی سەرەوەی 6 ساڵیش نەبووە، تەمەنی نزیک 40 ساڵیش بووە، بەڵام جاریان ئاشکرانە بۆ خزم و کەسەکانیان باسییان نەکردووە. بەڵێ لە خارجیانیشمان هەیە. ئەمە ناڵم لە کوردان یان لە چنەتەوەیەکی، بۆ ئەوەیە من کارەکەم ئەوەیە کە نابێ هێندێک شتی خەڵکی بدەمە دەرێ. بەڵام شتێکی کە بەڕاستی پێم سەیرە ئەوەیە زۆر کورد دەیگرن پیان هەی بە باسی بکەن دەی شارنەوە، ئەوە شتێکی زۆر خراپە. هیچ عیب نییە کۆ کۆرۆنا نیشانەوەی نییە مە خراپین. کۆرۆنا ڤایرۆسەکە لە هەوای لە کەسێکی دی لە بازاری تووشی دەبین و خەتای هیچ یەک لە ئێمەنێ کەوابوو ئەم پێم وایە زۆریش باشترە کە بە خەڵکی بڵێن من کۆرۆنام هەیە لانیکەم لە بنەماڵی من دوور بن. ئەتوو دەتوانین خزمەتێکی بە خزمەکانت بکەی، خزمەتێکی بە جیرانەکان بە هاوزمانانەوە بە خەڵکی فەنلاندێ بکەیت. ئەو خەڵکی کە ئەمەیان لە بەدبەختی و بێچارەی نەجاتدا و پەنانداوە بە مەوخانویان داوینەتێ و ژیانیان داوینەتێ و ئەوە لێرە حەساوینەتەوە. ڕەنگە هیچ یەک لە ئێمە کاتی لێ قەڵمانێ تەنانەت باب و برای خۆشمان لە فکرماندانە بن، بەڵام ئەو وڵاتەمەی وەرگرتووە بۆچی ئێمە دەبێت لە فکری خەڵکی وڵاتی دانەوێت. بۆیە پێم وایە هیچ عیب نییە، چون هیچ شتێکی خراپمان نەکردووە، کەس توش بوو بە ڕەفیقەکانی ئەم بۆ خۆم هیوادارم توش نەبم، بەڵام ئەگەر توش بووم حاڵم ئەوەندە باش بێ کە بتوانم هەموو ڕۆژێ قەول دەدەم ڤیدیۆیەکی دانێم بڵێم من توش بوومە، منداڵەکانم بۆی هەیە توش بوون، خەڵکوان لێنداوە نیشانەکانیشی بڵام بەڕاستی. بەڵام زۆر کەسە نایڵێ بۆی هەیە کەسێک بچێتە لای یان بۆی هەیە کەسێک لە بازاری بیبینی یان بچێتە بازاری تکایە ئەگە گرتیشتان یان ئەگەر نەشتان گرت، بەڵام بە پێی یاسای حکوومەتی فەنلاند ئەو کەسانەی کە لە شوێنێکی دەبن کە کەسێکی کە کۆرۆنای گرتووە لەوێ بووە تەنان نەشیان گرت پێ بۆ ماوەی هەفتەیەک 10 ڕۆژان لە قەرەنتینەدا دەبن. ئەگەر ئێوە ژوان تکایە ئەو 1 هەفتە و 10 ڕۆژەی لە قەرەنتینەدا بن. تکایە ئاگاو لە خۆ بێ. بارودۆخی کۆرۆنای لە فنلاندێ زۆر خراپ بووە، خراپتر لەوەی کە بەهارێک کە یەکجێ هێرشی هێنا هەموو وڵاتیان تاعتیل کرد، زۆر خراپتر بووە، بە تایبەتی لە شارەکانی تورک و دەوروبەری شارەکانی دەوروبەری هێلسینکی، لاهتی، تامپرێ، ئەو شوێنانە یەکجار زۆر بووە، گەرچی لە هەموو فینلاند هەیە بەڵام لەو شارانە یەکجار زۆر بووە.